بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەقم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی ئەزیزەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەم ئەڵقەیەی باسی ڕۆژ. ئەم شەو باسی ڕۆژ خۆی لە دوو تەوەرە بینێتەوە. تەوەری یەکەم تایبەتە با یەکێ لەو پرسا گرنگانەی کە بەنسبەت کوردستانی گەورەوە گرنگە، ئەویش کۆبوونەوە و دانیشتنی پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە بۆ ئەوەی یەک هەڵوێست و یەکدەنگ بن، چونکە وردە هەڵبژاردننی ئێران نزیکە بێتەوە بۆ ئەوی بزانن چی بکەن، چ هەنگاوێکیان هەبێت، چ پلانێکیان هەبێت، چۆن ڕوبەڕووی پیلانەکان ببنەوە وەکو خۆیان ئەمان بە پلان ڕوبەڕووی ببنەوە. قسە زۆرەکرێ لەسەرەوەی کە پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵات ساڵانێکە قسە لەسەر یەک هەڵوێستی و یەکدەنگیەکەن، بەڵام لەسەر ئەرزی واقع بەو شێوەیە نەبینراوە. ئێمە مەبەستمانە ئەم شەو بزانین ئەم هەنگاوانە بە کوێ گەیشتون. ئایا پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چ پلانێکیان هەیە بۆ داهاتوو و بەنیازن چۆن مامەڵە لەگەڵ کۆی پێشات و گۆڕانکاریەکانی ناوچەکە بکەن، چونکە قسە لەسەرەوە هەیە کە ناوچەکە بەگشتی لە بەردەم گۆڕانکاریە و ئەم گۆڕانکاریە ڕەنگە تەواوی ناوچەکە بگرێتەوە و ئەو گۆڕانکاریانەشی کە لە ئێران ڕوەدەن ئەمان چ پلانێکیانەیە و بەنیازن چۆن بەرەو ڕویان بچن. بۆ ئەم تەوەرەیان من میوانداری کاک عومەر ئیلخانی زادەی بەڕێزم کردووە، سکرتێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان. کاک عومەر زۆر بەخێر بێی، سەرچاوماناتی. زۆر سپاس بۆ بینەرانی کاناڵی 24 هەربژین. ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم. ئەمڕۆ لە بارگای کۆمۆنیست ئەگەر هەڵە نەبم 6 پارتی سیاسی ڕۆژهەڵات دانیشتنتان کرد، ڕاگۆڕینەوەتان ئەنجامدا، کۆبوونەوەیەکتان ئەنجامدا. ئەو پارتانە کام لە پارتەکانی ڕۆژهەڵات بوون و باسی چی کرا؟ کۆمەڵی شۆڕژێر بووە. داوەتەکە بە داوەتی سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران کۆمەڵە بوو، کۆمەڵی زەحمەتکێشان بووە، حیزبی دموکراتی کوردستان بووە، خەبات بووە، حیزبی دموکراتی کوردستانی ئێران. ئەو شەش لایەنە. ئەوە یەکەم جار نییە ئێمە هێندێک شتمان دەست پێ کردووە پێکەوە دانیشتنمان هەیە، هەم لەسەر مەسەلەی پارلمانتارانی عێراق کە قسەیان کردبوو، هەم لەسەر ئەوەی کە دەگەڵ هەرێمی کوردستان و لە بازێک شتدا ئێمە هەڵوێست بین، هەم لەسەر مەسەلەی نەورۆز و هەڵبژاردنیش کە زۆر گرینگە و هەڵوێست دووفاقەی نەکەوێتەوە نێو بزوتنەوەی کوردیەوە، بتوانین یەک هەڵوێست بین کە بە دڵنیاییەوە جوابی باشیش وەردەگرێتەوە. لەسەر ئەوە گرنگترین ئەو خاڵانەی کە بۆ ڕاگەیاندن بشێ باسی بکەیت چی بوون کە ئەفم کە ئەمڕۆ پێی گەیشتون، یعنی بڕیاری لێدرا بۆ بە بڕیار؟ بەڵێ ئەوڕۆکە هەموو لایەک تەوافقی ئەوەی بووە کە بەشداری نەکا لە هەڵبژاردندا، ینی بەشداریکردنی پارتە سیاسیەکانی نەخێر داوا لە خەڵک تەحریم کراوە. بەڵێ داوا لە خەڵکی کوردستان دەکرێت و لە خەڵک دەکرێت کە بەشداری تێدا نەکەن. بۆ ئەمە بەستەش ئێمە کۆبوونەوەی دیکەمان دەبێت بۆ ئەوەی چالاکانەتر کە بتوانن تەحریمێکی فعال بڕێەوە هەرەوە نەبێت کە تۆزێک لەسەر ئەم پرسیان بوەستین، هەرەوە نەبێت کە قسەیان کرد. تۆزێک لەسەر پرسی هەڵبژاردننی ئێران بوەستین. ئەم هەڵبژاردنە ساڵانی ڕابردوو گرنگی بۆ کورد هەبووە و ئەگەر کورد بەشداری تێنەکاوەکەوەی ئەمڕۆ بڕیار درراوە کە هیچ کوردێک، هیچ کادرێکی سیاسی، هەموو ئەوانەی لایەنگری پارتە سیاسیەکان و ڕەنگە بە بێلایەنەکانیشەوە داواکەنێەوە کە هیچ کەسێک بەشداری هەڵبژاردننی داهاتووی ئێران نەخێر هەموو خەڵک. ئەمە چ کاریگەریەکی هەبێت؟ کاریگەریەکەی ئەوەیە پەیامێک دەبێت کۆماری ئیسلامی ئێران وەرگێت کە کوردستان یەکدەنگە لە هەمان کاتدا ئەو هەموو ئەو قەولانەی کە ڕوحانی دای و هەموو ئەو گفتانەی دای بوو بە خەڵکی کوردستان هیچی نەهاتە دی و کوردستان لێرەدا وەزنی خۆی نیشان دەدا. هەر ئەو کاتانەش ئەوەڵژاری دەنگدەرانی کورد بە شێوەیەکی ڕێژەیی بە نزیکەی چەند دەبێت؟ تا ئێستا باوجودی ئەوە کە ڕژیم بۆ خۆی کتوویەتی ژمارەی دەنگدەرانی کەم بووە، یعنی جاریوا بۆ نەگەیشتۆتە 50% لە زۆرێک لە جێگاکان. ئێمە لە هەلومەرجێکداین کە گۆڕانکاری گەورە لە ناوچەکەدا هەیە و ئێمە بە دنیاش دەبێت بڵین کە کورد هەڵوێستی هەیە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران و هەڵوێستی هەیە بەرامبەر بەو سەرکوتانە. بۆ خۆتان دەزانن هەموو ڕۆژێ لە سنوورەکان خەڵک دەکوژرێ، لە نێو شارەکان چالاکوانانی مەدەنی و سیاسی و هەموو شتێک هەموو چالەکێشان لێ قەدەغە کراوە و گوشارێکی زۆر هاتووە بۆ خەڵک.
و چاوەڕوانی ئەوەش دەکرێت کە خەڵکی ئێران ئێترازاتێکی گەورەی هەیە چونکە ئێران هەموو استراتیژیەکەی لەسەرەوە دانابوو کە لە دەرەوەی سنوورەکان شەڕی خۆی بکە وەک نیمچە ئیمپراتوریەک لە عێراق لە سووریە لە لوبنان لە یەمەن لە هەموو جێک چوار وڵاتی پایتەخت چوار وڵاتی عەرەبی بەدەستەوەیە و بۆیە ئەمە گوشارێکیشە بۆ خەڵکی ناوەوە چی وای لێ بکەن ئەم هەنگاوەتان کاریگەری دەبێت ئێمە هەموو جارێکە کردومانە هەنگاوەکانمان کاریگەری بووە ئەو وەختەی کە ئێدامی 5 چالاگوانی کوردیش بوو پێکەوە بڕیاری مانگرتنماندا هەموو شارەکانی کوردستان یەکجێ کردیان بەداخەوە هێشتا نەگەیشتونێتە ئەو قۆناغی کە کاری زۆر زیاتریش پێکەوە بکەین من پێم وایە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێستا جوابی داوینێتەوە و لەو بابەتەوە حیزبەکانی کە ساڵیانی ساڵە لەوێ کاریان کردو و دەیان ساڵ یەکی سابقەی کار و چالاکیان هەیە جوابی باشیان لە خەڵکی کوردستان کاتی ئەوەیەت کە ئێوە بگەنە جێگەیەک و پێگەیەک و قۆناغێک کەس بکەن کاتیەوە هاتۆ کە پێکەوە بن ینی من نمونەی یەک لێدوانی جەنابەت ئەهێنمەوە لە 2014 ئاماژەت بەوە داوە لایەنە کوردیەکان هەوڵی خۆڕێخستنەوە دەدەن و لە ئامادەکاریدان چاوەڕواری هەلێکن بۆەوەی حکوومەتی مرکزی تاران لاواز بێت بۆەوەی جارێکی تر بگەڕێنەوە ڕۆژهەڵاتی کوردستان ینی ئەو 2017 ئێوە هەر هەمان قسە ئەکەنەوە هەست ناکەن بە شێوەیەک لە شێوەکان دواکەوتون و تەنها لەسەر ئاستی گوتار هەنگاوتان ناوە لەسەر ئاستی کردار هەنگاوێکی ئەو تۆتان نەناوە ئەوە کارێکە کە کۆمەڵی زەحمەت چێشان هیچ گیرێکی تێدا نییە لایەنی دیکە لەم بابەتەوە گیریان هەیە ئێمە لایەنەکانی دیکە شەڵێن ئێوەن کەس ناکەنەوە بڵە چونکە ئێمە بە ڕسمی کتومانە لایەنی دیکەشەیەوە گەیمە بیر دەکاتەوە داوای پلتفۆرمێکی هاو بەش دەکا لە نێو هێزە سیاسیەکانی کوردی ڕۆژهەڵاتدا بەڵام لایەنی دیکە لەبەر جگە لەم شەش لایەنی کە ئەمڕۆ کۆتەوە لەو شەش لایەنەشدا هەیە بەڵام من نامەوێت ئێستا بسمە نێو وردەکاری ئەوە پێم خۆش نییە و زۆر بەش پێیان باشە کە ئێمە بگەین بە پلتفۆرمێک مەبەستی ئەو کۆبوونەوەنە شەرەوەیە ئێمە دەوێت چەترێکی هاوکاری دروست بکەین ئێمە پێشنیهاتمانەوەی هەم بۆ دیپلۆماسی دەرەوە ئەوە گرینگە و دەتوانین ئێمە یەک نوێنەرایەتی یا یەک هەیئەتی نوێنەرایەتیمان بێ هەم لە پەیوەندی لەگەڵ دەوڵەتی ئێراندا ئەوە گرینگە ڕاستە ئەو 3 ساڵە وە زیاتر لەو 3 ساڵەش پێش و تریش ئێمە دەبوو زۆر لەوە زیاتر چوبینە پێشێ بەداخەوە نەکراوە بەڵام ئەو هەنگاوانەی ئێستانراون بە قازانجا من پێم وایە ماسی هەر کاتێک لە ئاو بیگری تازەیە و هەر کات کوردی ڕۆژهەڵات هەنگاو بنێ تەسیری گەورەی دەتوانێت ببێ و کاتیشی هاتووە هەست ناکەی ینی ئەم پەندە ماسی هەر لە حزەیەک لە ئاو بیگری تازەیە بۆ سیاست ینی وانە هەندێک جار درەنگ ئەبێت بێگومان درەنجی هەیە تۆ ماسیش درەنجی بگری هەر درەنگت گرتووە بەڵام ئەگەی گرتت تازەیە ینی تام و ئێوە ماسێکەتان گرتووە ئێمە خەریکین دی خەریکن دەیگرن بەرەوە ئەوە دەچین بەڕوای من بەرەوە ئەوە دەچین و کوردی ڕۆژهەڵات چارەیەکی دیکەی نیە غەیری پێکەوە هاوکاریکردن و پێکەوە یەک گوتاربوون لەسەر هێندێک مەسەلە کە ئاساسەکەی پرسیینەتەوەی خەڵکی کوردستانە و مەسەلەی دیموکراسی و ئەوەیە بەگشتی لە کوردستان و لە ئێراندا من پێم وایە دوور نین ئەوڕۆ بەحسەکانی ئەوڕۆ کەش مەسەلەن زۆر نوێنرانی ئێمەش کە لەوێ بوون زۆر نزیک بوون بەحسەکان لە یەک باش پێشماوەیەک هەر لەم بەرنامەیە من گفتوگۆیەکم لەگەڵ جەنابی کاک عەبدوڵڵای موحتەدی کرد دیسانەوە باستم لەوە کردەوە کە ئەوەی ئەوترێت لە نێوان کەوانەیە کە خەباتی چەکداری ئەکات دژ و بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران لە گۆڕەپانەکە بوونی هەیە پەژاکە باشە بەڵام لە دانیشتن و کۆبوونەوەکانی ئێوەیە حزوری نییە خۆیان نایەن یا بانگیان ناکەن پژاک لەم بابەتەوە خۆی ساغ نەکردێتەوە با بژڵێم ئێستا هیچ چالاکیەکی نییە لەکوێ هەیەی بە من بڵێ کە پژاک چالاکی لە ماوەی ڕابردوودا ئەوەی کە ئەو کاتانەی کە بۆ نمونە پارتیسیاسیەکانی دیکە ناکۆبوون بێدەنگ بوون پژاک حەزوری هەبووە ینی بۆچی حەزوری نییە لەگەڵ ئێستا ینی ئەو خاوەنی بنکەیەکی جەماوەری خۆی نییە لە ڕۆژهەڵات هیوادارین پژاک هێزەکە ئینکار ناکرێت بەڵام لە هەمان کاتدا پژاک گیانیە لە پێکاکە و تا ئێستا ئێمە پێکەوە ڕێک نەکەوتوین کە
کە بتوانین پژاکیش وەک هێزێکی سربەخۆی کوردستانی ڕۆژهەڵات بە هەموو تێکۆشان هێزێکی کوردستانی ڕۆژهەڵاتی نازانن با هێزەکە لە کوردستانی ڕۆژهەڵات بەڵام هێزێکە لە کوردستانی ڕۆژهەڵات کە ئەجێندەکانی پێکاک زۆرتر بەڕێوە دەبا ئەوە بە ئاشکرا دیارە و ئێمە هێزێکمان دەوێت کە ئەجێندای کوردی ڕۆژهەڵات بەڕێوە بێت ئێمە هاوخەباتین لەگەڵ پێکاکاش لەگەڵ کوردی باکووریش و بە هەموو شێوەیەک دیفامان لە خەباتی کوردی باکوور کردووە بەڵام ئەوە بەلامانەوە گرینگە حیزبی دیکەش تێدایە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە کۆدەنجی لەسەری نییە کە بەشدار بن لەو دانیشتنەدا لەو دانیشتنی شەژلایەنە باشە یەکەم هەنگاوتان وەکو خۆت ئاماژت پێدا وردە ئەوە بوو بە بڕیار کە بەشداریکردن لە هەڵبژاردننی داهاتوی ئێران تەحریم و قەدەغا ئەکەن و پێتان باشە هیچ کوردێک بەشداریتیان نەکەوتەنەن ڕەنگە پەیامەکەتان بۆ فارسەکانیش بێت کە بەشداری نەکەن لەو هەڵبژاردنەوە باکۆتی بکەن پلانی دوای ئەمەتان چییە بەنیازن دوای ئەمە چی بکەن بەنیازین ئەوە درێژە بدەین ئەو هاوکاریانە ئەگە بکرێ نظری ئێمە ئەوەیە حتا دوانوسیانیش لێک نزیک بنەوە زۆر باشە قسەی ئەوە هەیە کە ئێمە بازێک کاری هاوبەش بکەن ئەوڵەن پلتفۆرمێکی هاوبەشمان بێ بەرامبەر بە هەموو وەزی هیچ کاتێکی زەمەنی کاتێکدانراوە بۆەوەی ئەم پلتفۆرمە ڕابگەێن و دەبێت خەڵکی بۆ قانەکەی ئەگەر بەدەست ئێمە بێ کاتەکەی پاس دەشەویکە ئەگەر بەدەست لایەنی دیکەش بێت کە نەزەری وای هەیە بە پاس دەشەوی دیکە باشە بەڵام ئەوە دەبێت خەڵکەکە بۆی قانە بێ باشە خەڵکەکە لەسەر چی ناقانە و ناکۆکن هیچ کەس ناڵێ نا بەڵام دەڵێن وەختی نەهاتووە بۆ نمونە پاساوەکە چییە؟ من هیچ پاساوێک نبینم غەیری پاوانخوازی غەیری ئەوەی کە بەرادەیەک ئینسان نەتوانێت لەگەڵ کەسەکەی بەرابەری دیکەی هەڵکا مەسەلەن کێشەیە بوو بینی ئێمە و کۆمەڵی شۆڕژگێر و سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران کۆمەڵە بەڵام ئێمە ئەومان بڕیوەتەوە هیچ شتێکمان نییە کە ئەو ببێە ئەو نەبێە پێکەوە ئیمزا بکەین یان نەیکەین ئەوە حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە کە هێشتا ئامادە نییە ئیمزا بکە لەگەڵ حیزبی دموکراتی کوردستان زۆرتر باش و ئەوەش کاتی دێ بەڵام بە بڕوای من هەر ئەوە نییە نامانگەیەنێ بە مەسەلێک بەزێک اختلافی سیاسیش بووە لە نێو بزوتنەوەی کوردیدا ڕوانینمان بۆ کۆماری ئیسلامی چۆنە ئەوانەش واقعیەتێکەکە شتێک ماوە ناوی بزوتنەوەی کوردی بێ من پێم وایە نوێنەرایەتی تەواوی کوردانی ڕۆژهەڵات بکات بزوتنەوە نوێنەری دەبێ من پێم وایە ئەو بزوتنەوە جیایەکە هەیە پەرلەمانێکی بچوو کراوە بێت پەرلەمانێکی بچوو کراوەی ڕانەگەێنراو نافەرمی شتێکی ناشتیوانە لەکوێ هەیە لە هیچ کوێ دیکەش نییە ئەخە بەنسبەت کەیسی ئێوە و دۆخیەوە ڕەنگە دۆخێکی تایبەت بێت نا مەسەلەکە ئەوەیە آخر جەنابەت دەفەرمووی بزوتنەوەیەکی کوردی ماوە بەڵام بزوتنەوەی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر بەهێزە زۆریش بەهێزە لە ڕووی سیاسیەوە یا لە ڕووی چەکداریەوە لە ڕووی سیاسیەوە هەموو بزوتنەوەی پێشتر ڕاتانگەیاندبوو کە بزوتنەوەی سیاسی کورد لە ڕۆژهەڵات لە ڕووی چەکداریەوە شکستی خواردووە هێشتا هەمان ڕاتان هەیە بەڵێ ئێستاش پێم وایە ئێمە لە دەورەیەکدا شکستمان خوارد و دەبێت بوێرین بڵین لەباری نیزامی و میلیتاریزم و شەڕی چەکداریەوە ئێمە شکستمان خوارد بەڵام بزوتنەوەکە نەشکاوە داخوازیەکانی خەڵک لەجێ خۆیەتی خەڵک سەری تەسلیمی دانەنوان حیزبەکان هیچ کەس نەچوو پشت لە ڕابردووی خۆی بکە کەوا بێ بزوتنەوە سیاسیەکە داخوازی بزوتنەوەی گشتی نەتەوەیی خەڵکی کوردستان نەک نەشکاوە پانتاییەکی زۆرتری گرتوێتەوە بڕۆتانی وەی لە ڕستانیش چووە کرماشان و ئیلامی دەگەڵ نەبوو پێشووتر شکستێکی نیزامی ئەمە تاکتیکە و هەر کاتیش زەرفەتی نیزامی هەیە بە بڕوای من کە ئێمەش حەولی بۆ دەدەین و هەموو کەسش حەولی بۆ دەدا ئەو زەرفەتانە دێتەوە جێ دوای ئەنفال دوای ئەو هێرشانەی کە ڕژیم باس کرد شکستێکی نیزامی بوو بۆ کوردی باشوور باشەکەواتە بەڵام توانیان بێنەوە با بەراوردێک بکەین بەراوردێکی مێژوویی و لۆژیکی شۆڕشی باشوور با بڵین بەرامبەر بە حەزبی بەعەس شۆڕشێکی چەکداری بوو کەمتر لەسەر لە ڕووی دانوستانەوە یەکیانە گرتەوە کەمتر لە ڕووە سیاسێکەوە بەرکەوتنیان هەبوو بەڵام زۆرتر لە ڕووی چەکداری و هێرشکردنە سەر یەکتر و هەڵمەتبردن بەرکەوتنی ڕۆژانە هەبوو و هەر ئەمە وای کرد لەسەر ئەرزی واقع خۆیان بسەپێنن سەرڕای
ئەنفال سەرڕای کیمیاباران سەرڕای ئەو ژمارە زۆرەی شەهید لەو لایەنانەی کە ئەو کات خەباتیانە کرد بەڵام دوجار لەسەر ئەرزی واقع توانیان ببن بە خاوەنی حکوومەتێکی خۆبەڕێوە بردن. پێتان وایە کۆماری ئیسلامی ئێران ئێوە لە ڕووی سیاسیەوە لەگەڵی ئەگەن بە ئەنجام یان لە ڕووی وەکو خۆت ئاماژەت پێدا مێلیتەری و چەکداریەوە ئەبێ هەنگاوی بۆ بنێن پرسیارێکە؟ من پێم وایە هیچ زمانێکی سیاسی کۆماری ئیسلامی ئێران قبول ناکە و نەی کردووە وەک هەموو داگیرکەرانی کوردستان لە وڵاتێک کە دیکتاتۆری هەیە ناهێڵن دەنگ ببێ دیالۆجی سیاسی نییە لە نێو خۆیاندا نییە دەگەڵ ئیسلاح تەڵەب نایکە دەگەڵ ڕوحانی نایکە بۆ دەگەڵ کوردی بکە. هەر ئێستا دەبینی لەسەر کەرکووک ئەوان هەڵوێست دەگرن چونکە نیگەرانن و نابێ ئاڵا بچێت سەرێ لە کەرکووک خۆی ئەوە مەسلەیەکە بڕاوەتەوە لە نەزەرێمەوە و ئەو وەختی واقعیە دەوەیە ئەگەر وەزعی نێونەتەوەی نەبووە سەدام حوسێن لەگەڵ دنیای دەرەوە توش کێشە نەبووایە خۆ ئێمە نەمان دەتوانی مەبەست ئەوەیە کۆماری ئیسلامی ئێرانی شەبێ لەگەڵ دنیای دەرەوە تووشی کێشە بێت بە بێگومان هەموو شۆڕشێک هەموو پێشکەوتنێک بەبێ ئەوە دەسەڵات یەک لە دنیای دەرەوە تووشی کێشە نەبێ و منزەوی نەبێتەوە دوو لەناو خۆدا تووشی گرفت نەبێ و قەزیەی زیدی دەسەڵات نەبێ ناڕوخێ کەم دەسەڵات ڕووخاوە غەیری ئەوە هەموو دەسەڵاتی کەواتە گەر شتێکی وانە بێت چۆنێەوە لە 1970 چاوەڕێەکەن و لە 1970 بە شێوەیەک لە شێوەکان لە ڕۆژهەڵات هاتوونەتە دەرەوە 20 ساڵی تریش بخایەنێ ئێوە هەر چاوەڕێەکەن تا ئەو دۆخە نێودەوڵەتیە ئەو جایەتیە بۆ ئێران نەبێتوە ئەوە من پێم وایە لێکدانەوەیەکی هەڵەیە ئێمە کارمان کردووە بیر و هزرمان لە نێو خەڵکدا دروست کردووە ئەو هەموو بزوتنەوەی چیای سەوز و جنبشی دیفاع لە محیتی زیست ئەو هەموو بزوتنەوە ئەدەبیە کە لێرە هەرێمی کوردستانە و چەند فستیواڵی گەورە گیراوە بۆ مەسەلەی ئەدەب و هونەری کوردی لە کوردستانی ئێرانیش گیراوە ئەو هەموو پێشکەوتنە فەرهەنگیە بێدەلیل نییە ئەو هەموو بەڵێ چالاکوانانی سیاسین بەڵە خەڵکن بەڵەوە کاری وجودی حیزبە سیاسیەکان وەبوونی خەباتێکی بزوتنەوەیەکی سیاسیە کە خەڵک ئەواتە کۆماری ئیسلامی ئێران چالاکیە فەرەنگی و ئەدەبیەکانی ئەوەی لە ناو ڕۆژهەڵات قەدەغە نەکردووە ئێمە بەنێوی کۆمەڵە خۆ نایکەین خەڵکە بۆ خۆی دەیکا باش و خەڵکە بۆ خۆی دەیکا و ناشتوانی بڵێ هەرچی چالاکوانی سیاسیە یا چالاکوانی مەدەنیە یا کەسێک کە لە بواری ئەدەبی هونەر سینەمادا کار دەکا هی ئێمە هی حیزبەکانە ئەمە غەڵەتە من قسەکەم ئەوەیە کە فەرهەنگ دروست کراوە خەباتی سیاسی ئێمە خۆراگری ئێمە مانەوەمان کاری تەشکیلاتیمان سازماندانی مەسەلەن چەند مانگرتن ئێعترازات هەموو ئەوانە بەرخۆدان و کارکردنە و هەمووانە تاسیری بووە و ئەوە بزوتنەوەکەی ڕاگرتووە باش بەڵام ئەگەر ئێمە لە ئاست بزوتنەوەکە هێشتا سازمانمان بۆ دروست نەکردووە دام و دەستگامان بۆ دروست نەکردووە یەکگرتنێکمان پێنگە هێناوە ئەمە خەتای ئێمەیە ئەوە نەفی بزوتنەوەکە ناکە خەتای حیزبە سیاسیەکان لەو بابەتەوە چالاکی چەکداری لەناو ڕۆژهەڵات و لە ئێران لە بەرنامەی پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتە لە داهاتووە باسەکەم لە بانە ڕۆژە بەڵێ ئەی بۆ هێزی پێشمەرگە ڕادەگرین بەڵێ بە هەموو شێوەیەک ئەی بۆ تەدریب دەکەین بۆ ڕاهێنان دەکەین بەڵێ ئێمە لە ناوەوەش خەریکین ئامادەکاری بۆ ئەوە دەکەین ڕاستە ئێستا دەوری خەباتێکی چەکداری گەرم و گوڕ نییە کە بڵێ ئەوە زەربەی کاری لە کۆماری ئیسلامی دەدا پشتی جەبهەیەک نییە ئێمە نەمان ناتوانین و نەشمان بیستۆ و منتقیشە و حکوومەتی هەرێمیش مەودای ئەوە نادا کە ئێمە ئێرە بکەینە پشتی جەبهەکە بە خۆی ژیری دیکەی هەیە بەڵام ئێمە لە بیری ئەوە باست لە حکوومەتی هەرێم کرد لە ماوەی ڕابردوو لە پەرلەمانی عێراق پرۆژە بڕیارێک گەڵاڵە کرا بۆ ئەوەی پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵات لە کوردستان چەک بکرێن و دەربکرێن خۆشتان ئاگادارن ئەم پرۆژە بڕیارە بەکوێ گەشتووە هیچ ینی دەنگۆیەکەیە هیچ بڕیارێک هیچ بانگەوازێک هیچ ئاگادارکردنەوەیەک بە ئێوە گەشتووە لەو بارەیەوە چ لەلایەن حکوومەتی هەرێمەوە چ لەلایەن حکوومەتی عێراقیەوە
وتی عێراقی ئێمە پەیوەندێکمان لەگەڵی نییە ئەوەش کە 50 پارلمانتار خەریک بن بڵند پرۆژە یاسایەک دەبن و شتێک دەبن پارلمان من بەڕاستی بایەخێکم بۆ دانەناوە ئێستاش بایەخێکی بۆ دانانێم چونکە مالیکی کە سەرۆک وەزیران بوو کاری ئەوە بوو وە کۆماری ئیسلامی ئێران ئەوەی دەویست هەر ئەو وەختی کە تازە هاتبوون لەیان کورد دەبێت چەک کرێن هەموو ئۆپۆزیسیۆن بەڵام ئێمە لە کوردستانین هەڵوێستی هەرێمی کوردستان چییە؟ هەرێمی کوردستان قەدە و کارە ناکە چونکە بە تەشوێ لە ڕێشەی خۆی دەدا لاقی خۆی دەبرێتەوە هەرێمی کوردستان ناتوانێت دژی کوردی ڕۆژهەڵات دەتوانێت بڵێ ئێمە چالاکی نیزامی نەکەین وەک تووشێتی لە ناوەوە بەڵام هەرێمی کوردستان ناتوانێت دژی ناتوانێت یان نایەوێ نای هەوێ چونکە خۆی کووردە چونکە مەسلەی نەتەوەی مەسلەیەتی چونکە لەسەر ئەساسی ئەوە ڕاوەستاوە هەر بۆیە هەرێمی کوردستان ینی ناتوانێت منزورمەوە نییە دەی هەوێ بیکا لەبەر زۆری ئێمە ناتوانێت لەبەر بیر و هزر و فکری خۆی لەبەر فەلسفەی وجودی خۆی هەرێمی کوردستان هەموو خەڵکی ڕۆژهەڵات بۆی هاتە دەرێ کوبانی شەنگاڵ هەموو خەڵکی ڕۆژهەڵات بۆی هاتە دەرێ لە کۆچ و کۆڕە و هەموو شتێکدا دیومانە خەڵک لە بەشەکانی دیکە چی کردووە ئێستاش کۆماری ئیسلامی ئێران لەوێ و تورکیە لەوێ دژی ئالای کوردستان دەوەستنەوە چێ هەیە پشتیوانی بێ باسێکی ئالای کوردستان بکەین لەو دوولەکە کاتەی هەر کوردە هەر خەڵکی ڕۆژهەڵاتە بۆیە نەخێرن ئێمە هیچ نیگەرانیەکمان لەم بابەتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان نییە و دیشمانە چەندین جار لەو بابەتەوە زۆر بە سەراحەت چ سەرۆکی هەرێم چ مەسئولینی دیکە چ سەرۆکی ئەنجومەنی وەزیران زۆر بە سەراحەت لەم بابەتەوە قسەی خۆیان ئەو کردەوەی لە کۆیە بەرامبەر بە ینی پارتێکی سیاسی ڕۆژهەڵاتکرا ئەنجامەکەی هیچ بوو زانرا کێ بووە بەڵە زانرا کوێ بووە کەس بوو لە نێو خۆیاندا نفوزی بوو ینی خۆی خزان بۆ نێو ڕێژەکانی حیزبی دموکراتەوە خەیانەتکاری بەستەوەی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕاست پێدرا بوو بەڵێ باشە لە ڕۆژانی ڕابردوودا لە کەرکووک ئاڵای کوردستان بەگەردنکەشی بینرا ئێوە چۆنە ڕوان نام هەنگاوە وەڕەئیتان چییە لەسەر پرسی ڕیفراندۆم ئەنجامدانی ڕیفراندۆم و پاشان ڕاگەیاندنی سربەخۆیی لە هەرێمی باشووری کوردستان بۆ یاڵم هەرێمی باشووری کوردستان چکە جەنابتان ینی ڕۆژهەڵاتن ئیش لەوێ ئەەکەن چالاکیەکانتان لەوێ بەنسبەت باشوورە و ئێوە ڕەئیتان چییە لە کوێی ئەجێندا و لە کوێی هەنگاو و لە کوێی کارەکانی ئێوەدایە ئەم مەسەلەیە باشووری کوردستان مەسن لە ڕووی پاڵپشتی ئێمە هەر لە ڕۆژی ئەوڵەوە کە دروست بووین و کارمان کردووە وەک حیزبێکی سیاسی کارمان کردووە خۆمان بە هاوخەباتی هەموو بەشەکانی کوردستان دەزانین ڕۆژهەڵات و باشوور لەیەک نزیک بوون و ئێمە لە هەموو بزوتنەوەی کوردی باشوور لە دەورەگەلی جۆرا و جۆردا وەک خەڵکی ڕۆژهەڵات وەک حیزبی سیاسی ئێمە پشتیوانیمان کردو پشتیوانیش دەکەین سەرکەوتنی ئەو هەرێمە بە سەرکەوتنێک دەزانین بە دەستکەوتێک دەزانین بۆ کورد بەگشتی زعفەکانیشی بە زعف دەزانین بۆ کورد بەگشتی و بۆیە ئێمە نەک ئێستا کە باسی ڕێفراندۆم دەکرێت پێش و تریش خوازیاری ئەوە بووین کە سەد بریا ساڵ 2023 ئێمە لە کەرکووک ئەو کارەمان کردبا ئەبێ ئێستا بە منزوری ئالاشمان هەڵکردبا هەر لەو کەرکووکە و ئەو تەوافقە بوایە و لەسەر ئەوەش کارمان کردبا کە نا ئێرە ئیتر وڵاتێکە جیایە من پێم وایە کورد هەموو حەولی خۆیدا بۆیە نەک لە ڕێفراندۆم ئێمە لەسەر بەخۆیش پشتیوانی دەکەین بۆ من پێم وایە چارەیەک نەماوەتەوە ڕێگەیەک نییە و گەلی کورد لە هەموو جێیەک دڵی پێی خۆشە هەلومەرجی باشوور گەیوەتە جێگەیەک کە نابێ ئەو هەلە لە دەست بدا بۆیە لە زۆر یاسایی و ئاساییشە ئاڵای کوردستان لە کەرکووک هەڵکرێ کەرکووک کووردە ینی لەسەر خاچی کوردستانە نەتەوەی عەرەب و ترک و ئەوەش تێدایە بەڵام زۆرینەی کووردە بەڵام بە جۆغرافیا کوردستانیە وەک چۆن زۆر جێ دیکەش تورکمەنی تێدایە و عەرەبی تێدایە و هەمووانە جۆغرافیا کوردستانیە و بە یاساش جزئی ناوچەی کێشە لەسەرە ئەگەر کێشە لەسەرە بۆ ئەڵای عێراقی لێبێ بۆ ئەڵای کوردستانی لێ نەبێت بۆیە ئێمە هەڵوێستمان لەم بابەتەوە ڕۆشنە و پێشم وایە ئەو سیاستەی ئێستا گرتویانەتە بەر لە عینی حاڵدا بە دیالۆگ بەڵام خەڵکیش بۆی ئامادە دەبێ باشە من پێم وایە بەنسبەت ئامادەکاریەوە لەسەر ئاستی پارتە سیاسەکان و لەسەر ئاستی وڵاتیانی هەرێمی کوردستانیش بە منزوریەوە ئەبێ پارتە سیاسیەکان و سەرکردایەتی سیاسی کورد لە ئێستاە چی بکات و چۆن بیر بکاتەوە بۆ ئەوە
بۆ قۆناغی داهاتوو. من پێم وایە دەبێت ئەوەڵین شدەوەیە سعید بکەن یەکگرتوو بن و ئەو گرفتانەی کە ئێستا هەیە و کێشە سیاسیە بەشی زۆری وەلا بنێن و تەوافقێکیان بێ ڕوو لە خەڵکی خۆیان بکەن بە ڕێفراندۆم کە چاک دەکەن دەنجیان لێوەرگرن و یەکدەست بەرامبەر بە دنیای دەرەوە هەم بە تەوزیح لۆبی دروستکەن لە هەموو دنیا دەگەڵ وڵاتانی دراوسێش قسە بکەن ئێمە خوازیاریەوە نین هەرێمێک لێرە دروست دەبێت بە ئێرانیش خونسا بکرێتەوە تجارەتی ئێرانیش نەبکەن تورکیەش خۆنسا بکرێتەوە ئەوانن دژی بەڵام کەی دەتوانن ئەو کارە بکەن بە نظری من ئەو وەختەی کە یەکگرتوو دەبن باشە دوا پرسیار هیچ چارەیەکی دیکە بۆ کوردی باشوور نەماوەتەوە کە من پێم وایە شکر بەخۆشیەوە دەتوانم بڵم ئەو عەقڵ و لێزانی و تێگەیشتنەش هەیە و پێم وایە نهایەتەن دەگەنە ئەنجام بەسەر کێشەکانی نێوماڵی خۆیاندا زاڵ دەبن. بەڵێ من ئاوڕیانم پێمەڵێن کاتم کۆتایی هاتووە ناتوانم دوا پرسیار بکەم زۆر سپاس بۆ کاک جەنابی کاک عومەر ئێلی خانزادە سکرتێری کۆمەڵە زەحمەتکێشانی کوردستان سپاس بۆ ئەو کاتەی کە بە ئێمە و با بینەرانت بەخشی ماندوو نەبن. سپاس بینەرانی عەزیز ناوبڕێکی زۆر کورتوەرەگرین و لە تەوەری دووەم لەگەڵ جەنابی دکتۆر محەممەد ئەحمەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوامە بین لەگەڵتەوە. عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە تەوەری دووهەمی باسی ڕۆژ بۆم تەوەرە میوانداری جەنابی دکتۆر محەممەد ئەحمەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان کردووە مەبەستمانە لەم تەوەرە و خوازانن یەکێ لە باسی ڕۆژە گرنگەکان ئێستا قسەکردنە لەسەر یەکڕیزی نێوماڵی کوردی دانیشتنی لایەنەکان پێکەوە گەیشتن بە جێگەیە کە تیایدا هیچ نەبێ سەبارەت بە پرس و بەرژەوەندیە نەتەوەیەکان بەرژەوەندیە دوورمەودا و استراتیژیەکان یەکەڵوێست و یەکدەنگ بن لەسەریوە باسێکی دیکەشەوەیە کە لە ئێستادا شاندێک دروست کراوە کە سەردانی لایەنەکان دەکات بۆی بزانێت گوێ لە لایەنەکان بگرێت و یەکەڵوێستیەک دروست بکەن وە باسێکی دیکەی ڕۆژیش ئەوەیە کە بەنیازە حکوومەتی هەرێمی کوردستان بەنیازە لەم ساڵدا ڕێفراندۆم ئەنجام بدات و ئەمەش دەنگۆیەکی زۆری لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی وڵاتانی دراوسێ و ڕەنگە هەڵەشنە بڵێم لەسەر ئاستی گیانیش بە شێوەک لە شێوەکان قسەی لەسەر کراوە مەبەستمە لەگەڵ جەنابی دکتۆرە ئەم تەوەرانە گفتوگۆی لەسەر بکەین و ڕای جەنابیان بزانم دکتۆرگیان زۆر بەخێر بێی ئەمەوێت سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم ئەو شاندەی سەردانی یەکگرتووی ئیسلامی کوردستانی کرد باس لە چی کرا و هەمیشە ینی ئەوترێت دانیشتنەکە ئیجابی بوو بەڵام لە ئەنجامە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕی هەواڵێکی دڵخۆشکەرەکەن بەڵام سیرەکەی دیسانەوە دوورەکەونەوە لە یەکلایەنەکان ئەم جاریان ئیجابیەتەکە ئیجابیەکی واقعیە یان بەو شێوەیە نییە کە باسەکرێت خۆی هەر چۆنێک بێت هەر ئیجابی بوون باشترە لە سەلبی بوون لەبەرەوە انشاءالله تا لایەنەکان هاتوچوو یەکتری بکەن و هێوار لەگەڵ یەکتری بکەن و ئاڵوگۆڕی بیرۆڕا بکەن و زەمینە ساز بکەن بۆ یەک ڕیزی هەر ئیجابیە بێ انشاءالله ئەم جارش دیارە هاتوون باسی پرسی ڕیفراندۆم و یەک ڕیزی و وەکو خۆت ئاماژەت پێکرد پرسی ئاڵای کوردستان لە کەرکووک و هەموو ئەوانە تەوەرەی دانیشتنەکان بوون باس لەوە کراکە ئەمە مافێکی لەسەرەوە کۆک بوون کە ئەمە مافێکی ئەمنەتەوەیەوە مافێکی دەستوری ئێمەشە و ئێمە وەکو نەتەوەیەک لە بنەماکانی نەتەوەیە گرتوەکانیشە مافی هەر نەتەوەیەکە کە مافی چارەی خۆنووسین بەرگار بدات بۆ خۆی هەموو هەوڵانە هەوڵە دوجار ئەمانەوەی ئێمەش وەکو نەتەوەکانی تر بە مافێکی سروشتی خۆمانی ئەزانین سەربەخۆ بین و دوایەتر لەگەڵ نەتەوەکانی تر پێکەوە کاری هاوبەشکەین وەکو چۆن ئەوروپا چەند حربی عالمی دوو حربی عالمیان بەسەر خۆیان و دنیا هێنا پێشتر چەند حربی ناوخۆیان هەبوو بەڵام دوجار گەشتنەوە قەناعەتەکە تەفاهم لەگەڵ یەکتری و یەکتر خوێندنەوە و ئیتیفاقات و ڕێککەوتن و ئەوانە وای کرد ئەسڵەن کردوونیەتە ئێستا نموزەجێک کە هەموو کەسێک خۆی پێوێ
ئێمەش ئەکرێن نەتەوەکانی ئەم دەفەرە مؤهلاتی ئەوەمان زۆرە کە ئەکرێ بە یەکەوە ئیتیحادێک دروستکەین بەڵام تا ئەم ستەمی نەتەوەیە لە نەتەوەیەکی گەورەی وەکو کورد هەبێ ئەم نەعەدالەتیە نایەڵێ ئەو حاڵەتە سەقامگیریە کە پێویستە بۆ ئەو یەکگرتنەوە ئەو نەتەوانە تۆزێ ئاسوودە بژین نایەتە دی بۆ جار قسە لەسەرەوەیە دکتۆرە وترێت ینی شتەکە پرسێکی دەرەکی نییە پرسێکی ناوەکی و ناوخۆیە ینی لایەنەکانی هەرێمی کوردستان هێندەی ئێوە لەگەڵ ئەو شاندەشە ینی گفتوگۆتان لەسەر کرد بێ چیەوە ئاکا کە نەگەن بە ینی ئەو شتە چییە کە ڕێگرە لەوەی دانیشن و یەکەڵوێست بن نەک لەسەر کۆمەڵێک پرسی ینی ئەوەی کە کاریگەریەکی ئەو تۆی لەسەر دۆخی وڵاتیان هیچ نەبێت لەسەر دۆخی وڵاتیان هیچ نەبێت لەسەر مەسلەی ئاڵا هیچ نەبێت لەسەر مەسلەی سەربەخۆی ینی ئێستا وای لێهاتووە شتەکان دابش کراون کە باسی سەربەخۆیی ئەکرێ بۆی من ڕاشکاو بم یەکسەر ئەوترێت ئەمە پارتی تەبەنیە مۆزوعی کردووە بۆ نمونە کە باسی نەرمینواندن ئەکرێ بۆ چارەسەری کێشەکان ئەوترێ یەگرت و هەڵە ئاکا کە نەرمە ینی ئەم بۆ وای لێهاتووە ئێستا دۆخەکە بە بۆچوونی من کۆمەڵێک هۆکارە ئەمەوی وا لێ کردووە هۆکار یەکەم لەگەڵ ئەو هەموو خەبات و مێژ و لەگەڵ ئەو پەر ڕێزیشم تەبعاً من بۆ خۆم پێشەوەی لە کاری سیاسیە ڕاستەوخۆ بەشدار بم وامەزانی ئەم خەڵکە زۆر سیاسی و دوورەبین و خەمخۆرن بەس کە بە ڕۆژانە لەگەڵیانە تێکەڵم هەڵسوکەوتەکەم وازانم هێشتا پێگەیشتنی سیاسەتمەرەدارانی ئەم هەرێمە زۆر لە دواوەیە لە ئاستی پێویستیان نییە ئەوە یەکێک سەبەبی دوو حیزب کە خۆی قەرارە وەسیلە بێ لە پێناوی کۆمەڵە ئامانج و مەبەستی گەورە حیزب خۆی بۆتە غایە لە وەسیلەی تێپەڕیوە اینجا حیزباندنی شتەکان و خوێندنەوەی حیزبی بۆ شتەکان ئەمەش هۆکارێکی ترە ئەو ناکۆکیە چونکە ئەنانیەتی شەخصی لەم هەرێمە زۆرە و ئەو ئەنانیەتانە بۆتە ئەنانەتی حیزبیش حیزبەکان ئەنانێتەکانیان کۆ کردوتۆ دایان هەدەمیەک بۆتە ئەنانەتی حیزبی هەر حیزبێک هەر شتێک خۆی نەکا بە خەڵک نایە بە تایبەتی ئەڵبەت ئەو حیزبانی دەسەڵات نە هەموو حیزبێ ئەمە تەعمیم بکەین بەڵام ئەو حیزبانی دەسەڵات هەرچی بۆ خۆی نەیکا ئیتر نەبێ باشە ئەگەر هەرشیەک خۆی لێ بووەتە سنتەر و هەموو شتەکان خۆی لێ بۆتە پێوەەر ئەمانە هەموو پێکەوە هۆکارن بۆ ئەوەی کە جۆرێک لە حساسیەتی سیاسی و جۆرە لە عینادی سیاسی دروست کردو بۆ کارکتەرەکانی تەعەنود کە لە ڕقیە لە بەرژەوەندی وڵاتیانی هەرێمی کوردستانە نەوەڵا لە بەرژەوەندی حیزبەکانیش نییە ئەی بۆ بەردەوام بەڵام تر حاڵەتێکە وەکو وتم جۆرە حساسیەتی جارە وەکو وتم نزوج نییە ئەگینا چیتایە یعنی پێکەوە مامەڵاکەین دانوستانەکەین من شتێک وەرەگرم شتێک واز دێنم پێکەوە ئەتوانین جۆرێک لە جیاتی سراعی یەکسفرکردن ئەکرێ منافەسەی ئیجابی و پێکەوە کارکردن بەکاربێنین یعنی ئێمە گەر هەمیشە وابیرکەمەوە سەرکەوتنی من کاتێکە کە ئەوی تر فەشەل بێنێ و هەرچی من وتم هەرە بێ ئەمە بچێتە سەر ئیتر بەرژەوەندی باڵان نەخوێنرێتەوە لە بەرژەوەندی باڵاوە نەڕوانی بە بەرژەوەندی تایبەت دەرەنجام هەرم حاڵەتە نەفسیە جۆرە حاڵەتێکی نەفسی سیاسی دروست کردووە هەموو شت بەعینات مامەڵەکەن لەگەڵ یەکتریا بە جۆرە لە نحوسیەت و جۆرە لە حساسیت لەگەڵ یەکتریا مامەڵەکەن وەڵا ئەو مادەم واو کردیتر ئەوە قبول نییە و ئەگەر من نەیکەمە بێ کەس نەبێ و ئەگەر ئەوە ینی ئەم تێڕوانینە بۆ هەموو پارتە سیاسیەکانی بەتایبەت ئەو پێنجەی لە حکوومەت بەشدارن تەواوە نەخێر بۆ پێنجەکەوان نییە بەس بۆ ئەکرێ بە تایبەتی زیاتر ئەوانەی کە لە دەسەڵاتان و کاریگەریان زۆر لە دەسەڵاتە ئەوانتە هەر بەشدارن بەو شێوەیە نییە بەڵام بۆ خۆیان ئەو حاڵەتیان ئینتاجی خۆیانە ئەو حاڵەتیان بەرهمێناوە زۆر حساسن بەرامبەر بە یەکتری
ئێمە کە لە کۆبوونەوەکان بووین تەنانەت لە دانیشتەکانیشا قسە هەبوو تعلیقات هەبوو ڕۆژێ مەسەرەن بۆ نمونە ئێمە یەکگرتو لە لای یەکێتیوە دابنیشتنایە کاکە چییە لای ئیسلامی چییە ئەمڕۆ باسی ئیسلامی و غێری ئیسلامیە لای پارتیەوە بەخوا یان لە لێکۆ دانیشتین ئەمانویست ئەگەیشتینە بنبەست لە شتێکە مەسەن بۆ نمونە یەکێکمانەیوت کاکە با خۆی سەرگەشتن بنبەست با تەرحێکی تر مدارەسە بکەین یەکسەر لە ڕێگەوە هین نار بۆ ئیعلام ئەوە فڵان لایەن وازی هێنا لە موقفەکەی خۆیەوە تەنەزولی کرد یعنی ئەمە کاڵوکرچی نییە لە سیاسەتە ئەمە معنای وایە مانە سیاست کەی ئاوا کرێت سیاست دەبێت فراوان بی دوورەبین بی لێبوردە بی بەڕاستی من بۆ خۆم بگەشتمەتە حاڵەتێک گەڵێم زۆر لە دواوەین لە ڕووی سیاسیەوە کارکتەرەکانی پرۆسی سیاسی ئێمە لە ئاست قەسیەکان نین باشە با بینە سەر وردەور دەبینە سەر باسی ڕێفراندۆم ئەمڕۆ دکتۆر ڕۆژنووری شاوێز ئەوەی بڵین کە نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستانەکە لەو شاندەی یەکێتی و پارتی دروستیان کردووە ئەڵێ بەم زۆنە ئێمە کۆمیتەیەک لیژنەیەک گروپێک دروستەکەین بۆ ڕێفراندۆم بۆ هەنگاونان بەرەو ڕێفراندۆم کە نوێنەری هەموو لایەنەکانی تیاابێ پێت وایە ئێستا بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕێگەی بەیاننامەیەکەوە ڕای گەیاند کە ئەوان پێشوازی لەو وەفدە ناکەن لەو شاندەی یەکێتی و پارتی ناکەن سەبارەت بە ڕێفراندۆم پێت وایە ئەگەر ئەم کۆمیتەیەش دروست بکرێت لایەنێکی دیاری کرا و هەبێت کە نەیەوێ بچێتە ئەو کۆمیتەیەوە و ئەگەر لایەنێک ڕەفزی بکاتەوە پێت وایە شتێکی باشە یان خراپە ئێمە باسی دیموکراسیەکەین دیموکراسیەتی هەموو کەسێک ئازادە چۆن تعبیرەدا لە خۆی و ئاساییشە ئەگەر خلافێکیشمان هەبێ لە چۆنیەتی ڕیفراندۆم یان لەسەر ئەو زەمینانەی کە بۆ ڕێفراندۆم پێویستە بەڵام دوجار هەموو کوردێک قەنەعەتی پێیەتی کە ئەبێ هەنگاو بنین ئێمە باسەکە لەوەیە ئێمە زۆر جارەمانەوەیە شت بکەین شت بڵێین نەیکەین من هەموو جارێڵێ مەڵێم عەرەب و ئیسرائیل هەمیشە ئیسرائیل هیچی نەوتووە بەڵام شتی کردووە عەرەب هەمیشە قسەی کردووە فعلی نەبووە مەسەلەن بۆ نمونە کاتی خۆی عەرەب یانوت شەڕ ئیسرائیل بە حیاتی نەیوتووە شەڕ هەر ئەڵێ سیلم هەر ئەڵێ ئاشتی کەچی خۆی نەوەوی ئامادە کردووە عەرەب ئەچوون جێشەکانیان کۆ کردەوە ڕاقسان هێنا ڕقسیان بۆ کردن ئەمە باسی حرب بوو ئەم نمونەیەت بۆ هێنایەوە ئەمە بۆ هێنامەوە زۆر جار ئێمە شت ئەڵێین بەس بۆ ئەویش بڵێن شتمان وت نەک بۆ ئەینا شت زۆرە بیکەیت و نەیڵێ ئەسڵ ئەوەیە کاگمەلا بەختیار نوێنەری یەکێتی دەشان دیاوبەشی پارتی وەکێتی ئەمڕۆ بە نەسی بە دەقی ئەڵێ دەمێکە قساکەین ئێستا ئیتر کاروان کەوتەڕێ ئێستا ئیتر کاروان کەوتەڕێ پێت وایە کاروان کەوتەڕێ وەڵا ئیشەڵڵا ئێمە شەرمانەوە کاروان بکەوێتە ڕێ بەڵام وڵاتیانیش ئەڵێن ئیشەڵڵا و ئێوەی بەڵاسی باڵای پارتە سیاسەکانیش ئەڵێن ئیشەڵڵا سەرچاوم ئیشەڵڵا هەموو وڵاتیانیش داریمان لەوەی ڕاگەیان لە ئەرزی واقع چی ڕۆیە لە ئەرزی واقع چی ڕۆدا ئێوە ئەزانن سوکانەکە بەدەست دوو حیزبەوەیە یەکێتی پارتی ئەمە مەسئولیەت تا یەکێتی و پارتی پێکەوە ئەوانە پێکەوە یاخواز وابێت خۆ ئێمە شیمانێ وتیان بەکوێر چی لەسەر یەکگرتو و کۆمەڵ و ئەوەی ئێمە لەسەرمانە تەژیع هاندانە کورە باسی ئەوەیە بابەیەک ڕێکەوین کورە بیکەینە کار بیکەینە کردار ئەخر باشە من یەکشت نەتوانم ئێمە پێویستمان بە ڕێفراندۆمە باشە ڕێفراندۆم یعنی ئەبێ دڵی جەماوەر خۆشکەین متمانە دروستکەین باشە مە حکومەت وتمان پارەی نییە ڕاتب با ئێستا هەموو ڕۆژێک ئەم حکومەتە لە گیانی ئەم خەڵکە پارەی کارەبا زیادەکە پارەی ئاو زیادەکە پارەی خاشاک زیادەکە پارەی هین زیادەکە گەراج زیادەکە بە هەموو شێوەیە بچوتە گیانی ئەم خەڵکە ئاخر خەڵک ئینتیمای وێران کرا ئاخر خەڵک ئێستا کەڵی نەتەوە بازێکی خێزیە شێوێتەوە لە قەزیەکە لە بۆ ئاوان لەم خەڵکەکە چۆنە بێ وا لەم خەڵکە بکەیت ئەمە فعلە دەتۆ ئەم فعلە چاکە وەختی ئەزانی باری گوزەرانی خەڵک خراپە
ئێداوە بە تۆزی ئاسانکاری بکە نەک پرسی بکەیت. ئەمەتان لە کۆبوونەوەکەی ئەمەتان بەشاندی یەکێتی و بە پارتی هەموو کاتێ وتمانە ئەوان چیڵێن؟ بەڕاگەیان باشە و چییە و هەوڵە دەین و بەڵام هیچ لەسەر ئەرزی واقع ممکن نییە. لەبەرەوە ئەگەر ئێمە بە فعلی ڕێفراندۆممانەوێت دەبا بە گیانێکی لێبوردانەوە بە گیانێکی لە خۆبوردانەوە دەستبینی دەستی یەکتری تەسامحی یەکتری بکەین ئەگەر یەکێکیشمان لە شتێکانەی پێکابوو بیگوزارێنن ئیتر نەیکەین بە عوقدە نەیکەین بە عوقدە و بەردەوام دووبارەی بەرپرسێکی پارتی ئەڵێت سەبارەت بە ئەو قسەی جەنابەت کاڵەی بەگیانی لێبوردانە و بەوەی کە هەمومان دەست لە ناو دەستیەکە ئەڵێ ئێمە دەستمان بۆ لایەنەکان بۆ هەمویان درێژ کردووە و دووپاتیشی ئەکەنەوە ئەڵێت ئێمە هێشتا سوورین بۆ بەردەوامین لەسەر پەیامەکەی جەنابی کاک مەسعود بەنسبەت سەرۆکایەتیەکانەوە یعنی باشە ئەگەر وایە من چەند جار پێشنیارم کردم ئێستا کاتی ئەوەیە بەڕێز دکتۆر فواد حسین داوا بکە با حیزبەکان کۆ ببنەوە لە شوێنێکی گشتیش بێت باشە لە ماوەی ڕابردوو ینی بەڕێز دکتۆر فواد حوسێن ئەم هەوڵەی نەدا سەری گرت ئەو قۆناغە ڕۆی باش گەیشتینە ئەو هەڵپەسێرا و دوایی لەژێر زەختی جەماوەرە وترا با کۆبوونەوەکان نەمێنێت چونکە ئایان و هەندی ئەوان خست بە سەر زمانی خەڵک کۆبوونەوە بۆ کۆبوونەوە بانە بێ دوایی ساڵن با ببێ خۆ هەر ببم چی وتم هەر بەیەکەوە کۆبینەوە نوعی هەر ئیجابیە. بەڵام ئێستا ئەگەر ئەوان جددین لەم مەوزوعە حەقی وایە گوێ نەدەنە ئەو شتە بەڵام کاکە وەرن با کۆبوونەوەیەکی حیزبەکان بەیەکەوە بکەین هەرەونە کۆبوویتەوە دەی کەم بیرکەینەوە بزانین کێشەکان چین لە پێش باسی سەرۆکی هەرێ دوای باسی پەرلەمان دوای باسی حکوومەت دوای باشکردنی گوزارانی خەڵک یا ئەکرێ ئەگەر ئێمە ئەمانوێ ڕێفراندۆمێکی سەرکەوتوو بکەین آخر ئێمە لە حاڵەتێکین ئەوەتە ئێران هەڕەشەمان لێکە تورکیا هەڕەشەمان لێکە عێراق ئەوە وەزئەتی تۆ بەرامبەر ئەمانە بە چی ئەبیتەوە ئەگەر گەل بە تەواوەتی لەگەڵ دەسەڵاتەکەیان نەبێت دڵی پێی خۆش نەبێ متمانی پێ نەدا ئامادە نەبێ قوربانی بۆ بدا جا ئەو یەکڕیزیەی کە بەرامبەر بە داعش بۆمان دروست بوو خۆخوا نەخوازە شتێکی تر بێ و ئەم ڕۆحەمان نەبێت ئەوە تا ئاڵا دیسان ئەو یەکڕیزیەی دووپات و دووبارە کردەوە بە تۆختری کردەوە بەڵام ئەمە زەمان نییە ئەگەر وریای نەبین ئێستاوە تا خەڵک باسی ئەوە کرێت لەم لەولا خەریکی ناونووسین بۆخشی تر ئەم میلەتە تووڕە نەکەن باشە ئەمانە ئەم دەسەڵاتە وانەزانن هەموو ڕۆژێک هەر ئاوا لەبەریانە ڕوا خراپە ئەبێ نیگەرانی میلەت بە هەند وەربگیرێ لەلایەن دەسەڵاتەوە ئەبێ نەهێڵی گەلەکەی خۆ نیگەران بێ لە دەسەڵاتەکەت ئێمە ئەبێ دڕدۆنگی نێڵین ئەبێ متمانە دروستکەین لە بینی دەسەڵات و لە بینی خەڵکە باشم بزوتنەوەی ئیسلامی ئەمڕۆ مامۆستا عیرفان عەبدولعەزیز ئەڵێت نابێت بەهۆی کارانەکردنەوەی پەرلەمان ڕێفراندۆم دوا بخرێت جەنابتان وەکو ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتیە گرتووی ئیسلامی کوردستان لەبارەی کاراکردنەوەی پەرلەمانەوە ڕای ڕاشکاوی خۆتان چییە؟ ئێمە قەناعەتمان پێ دەستگا نیشتیمانیەکان ئەبێ بگەڕێنەوە گار و ئەبێ جددیش بین لەم مەوزوعە و ئەبێ هەنگاوی جددی بۆ بنێن پرسی سەرۆکاتی هەرێم بەلەوات ڕەسەری ڕێکەوین دوایی بچینە سەر پەرلەمان و بەگەڕی بخەینەوە تۆ تۆ ڕێفراندۆمێک بە حوزوری پەرلەمان بیکەی زۆری فەرقە لەوەیکەوە پەرلەمان لە کارە نەبێ و حکومەت بەم شێوە بێ و لایەنە سیاسیەکان بەم شێوە دابراو بن و گەل بەم شێوە دڵسارد بێ بەڵام ڕێفراندۆمێک کە بیکەیت وەفدێک کە ئینێری بۆ بەغدا بە پشتقایمی هەموو یەکڕیزی بێت بە پشتقایمی دڵخۆشی میلەتەکەی بێت چ وەزنێکی هەیە چ کاریگەریەکی هەیە باشە من دوو خولەکەم ماوە و دوو پرسیاریشمەیە ئەمەوێ بە کورتی و پوختی وەڵامم بیتەوە بەنسبەت هەڵکردنی ئاڵا لە کەرکوو ڕایەکەیە ئەڵێ ئەمە بە پەلە بوو و تەنانەت ئەم ڕۆژاندی کوردستانیش لەگەڵ بڵین لایەنە عێراقیەکانە کە باسییان کردو ئاماژەیان بەوەدا و هەردوو لا متفق بوون ڕێک ینی کۆبوون لەسەرەوەی کە پەلە کراوە لە هەڵکردنی ئاڵا هەستەکەی پەلەکرا لە هیچ شتێکا کێشەی ئێمە ئەوەیە بە بەرنامە ئیش ناکەین سیاسەتی ڕۆژ بمارەسەکەین ئەمە ئەگەر ئەبووە ئەمەیان بکردایە جارێ بچوونایە خەڵکمان زەمینەمان ساز کردایە بڵێن کاکە ئەمە لەسەر حسابی کەس نییە مکەوناتەکان هەموو پێکەوەن کەرکووک شاری تەنیا نەماوە تۆ کەرکووک شاری کوردە فەقەت
وتمانە کوردستانیە بەڵام خۆ کوردستانی سپاس. هەر باش، کورد نییە کۆتا لەناو پرسیار. هەولێریشە تورکمانی لێ لەناو هەولێریشە ئاشووری لێ لەناو کوردستانە عەرەبی لێ بەرەوە معنەیەوانی ئەگەر کوردستان بوو کەرکووک بوو بە کوردستانی ئیتر هەچی تورکمانە بۆ بەحر وەچی عەرەبە بێ دەرچێەوە چی ئاشووریە بێت نەمێ پارتی دیموکراتی کوردستان دووپاتی ئەکاتەوە چەندین جار وتوێتی ئەڵێ ڕیفراندۆم مڵکی تەنها حیزبێک نییە سەر بەخۆی مڵکی تەنها حیزبێک نییە بەڵام دەنگێکەیە کە سوورە لەسەر ئەوەی کە پارتی ڕیفراندۆم و سەربەخۆی کردووە بە مڵکی خۆی چی بەو دەنگانە ئەڵێ ئەبێت چۆن هەنگاو بنێن لێرە بەدووە بە ئاراستی ئاشتەوایی و یەکدەنگی ئێمە بەڕاستی قەنەعەتمان وایە بێ عەقڵمان عەقڵەتێکی نیشتیمانی بێ واز لەم عەقڵەتە حیزبیە تەسکە بێنین و بێ پرسە نیشتیمانیەکان قەتیز نەکەین لەلایەنێکە و ئەمە پرسی ئومەتیشە نەکی تەنیا شعبێ هی ئێستای ئەمە هی نەوەکانی داهاتووشمانە ئەمە هی خەباتی قوربانیەکانی ڕابردووشمانە لەبەرەوە نەهی تەنیا حیزبێکن هی هەمومانە هی هەموو ڕێکخراوەکانە هی هەموو کەسایەتەکانە هی هەموو عەشەرەکانە ئەبێ بەو ڕۆحەوە هەموو خۆمان بە خاوەنی بزانین و ئەو زەمینەش بسازێنین واگەر حتا لایەنێکیش بێ وای لێ بکە ئەبێ نێڵین ئەبێ بڵێن نەخێ ئەمە مڵکی هەمومانە ئەبێ هەمووشمان لە خزمەت دکتۆر محەممەد ئەحمەد ئەندامی ئەنجومەنی سەرکرداتی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوونە بن دووبارە سوپاسانەکەم بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزی یادگار فایەق و ئەم ستافە جوان و بەڕێزە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتانە سپێرم.